ساڵانە ڕێژەی ئۆتۆمبیل لە شەقامەکانی عێراق لە 102 زیاد دەکات. لە شەقامەکانی بەغدادی پایتەخت قەرەباڵغێکی زۆر بەدی دەکرێت. سەرشەقام و پردەکان پڕن لە ئۆتۆمبیل و هاوڵاتیان تەواو نیگەران و بۆ گەیشتن بەدەوام و ئەو شوێنی دەیانەوێت کاتێکی زۆریان پێدەچێت. بەشێک لە دانیشتوانی بەغداد دەڵێن کۆمپانیا وەلایەنی دیاریکرا و سوود لە زۆری ژمارەی ئۆتۆمبیل دەبینن بۆ بازرگانی و بەردەوام ئۆتۆمبیل دەهێننە ناوەوە. ئەم قەرەباڵغیە چارەسەری نییە چونکە ئۆتۆمبیلانی دێنە ناو شارەکەوە زۆر زیاترن لەوانەی کە بوونیان هەیە و پێویستیش نیە، بەڵام بەهۆی ئەوەی بووەتە سەرچاوەیەکی دارایی باش بۆ چەند لایەنێک و کۆمپانیایەک بۆیە بە بەردەوامی هەر ئۆتۆمبیل دەهێنرێتە ناوەوە. بۆ چارەسەری ئەو ڕەوشەش هاوڵاتیان لە ناوبردنی ئۆتۆمبیلە کۆنەکان و نوێکردنەوەی شەقامەکان و دروستکردنی پرد بە چارەسەر دەزانن. زەخم سیارات كلش قوية. ئۆتۆمبیلێکی ئێجگار زۆر لە سەر شەقامەکان هەیە. چارەسەر ئەوەیە کە ژمارە نەدرێت بە ئۆتۆمبیلە نوێیەکان تاکو کۆنەکان لەناو دەبرێن. بە بۆچوونی من تا ئۆتۆمبیلی مۆدێل 2000 نمێنێت باشە. ما السيارات أقل تقل، يعني هذا القديم كله نخلص من عنده. لازم أقل شيء في التسقيط لحد 2000. زحام قافلة حيل، يعني أكو قەرەباڵغی شەقام قوفڵی کردوین. شەقامەکان زۆر کۆن و بێکەڵکن، هەموو ڕێگەکانیش قەرەباڵغن. ئەگەر بۆت حساب بکەم چارەکێکم دەوێت تا پردەکە تێدەپەڕێنم. كله مزدحم كله، يعني من هنا هسه لو أحسب لك ربع ساعة فوق ربع ساعة يلا عبر الجسر. زۆری بربەست و خاڵی پشکنین قەرەباڵغی لە شەقامەکانی بەغداد زیاتر کردووە و هاوڵاتیان داوای لابردنیان دەکەن. مشكلة هاي طبعا نعاني من عندها. صار فترة ئەم کێشەیە ماوەیەکی زۆرە پێوەی دەناڵێنین. بەری ڕەسافە ناوەندی بەغدادە و هەموو قەرەباڵغیەکان لەوەیە. چارەسەر بەکردنەوەی شەقامەکان دەبێت بربەستەکان لا ببرن و خاڵەکانی پشکنین کەم بکرێنەوە. الشوارع صبات شيلوها، سيطرات قليل من عندها، فك الخناق المروري. وەزارەتی پلاندانانی عێراق لە کۆتایی ساڵی ڕابردوو ڕایگەیاند لە ئێستادا ژمارەی ئۆتۆمبیلەکانی وڵاتەکە 7 ملیۆنی تێپەڕاندووە. پێشبینیش دەکرێت تا ساڵی 2035 ژمارەیان زیاتر لە 15 ملیۆن ئۆتۆمبیل بەرز بێتەوە، بە تایبەت دوای ئەوەی حکوومەت ڕەزامەندی دەربڕیوە لەسەر هاوردەکردنی ئۆتۆمبیل لە زیان لێکەوتوەکان.